سمپوزیوما نێودەوڵەتی لە دوور دەبەرین کوردستانی یەن ji derveyî kargeriya Herêma Kurdistanê li zanîngeha Newroz hat pirêvebirin bi bejdariya parlamenter û mamosteyên zanistên siyasî yên Herêma Kurdistanê û lijna dêvçûna madde 140. دانیشتنێ تووا گرنگن بالکاتێکی وە الوەختێکی وە بۆ حکومەتە هەرێما کوردستانی بۆ خەڵکن وان ناوچە پێتیڤە جەنترین ئەکادمی think tank ئەم تەفکیرێ بکەین زیاترش حکوومەتێ کا چ ڕێکێ باشە ئەم چوون دەستە vê کێشێ حەلێت بەدیلمە چه هەنە ئەڤە 18 ساڵا من هێڤیا جێبەجێکردنە مادە 140 نەهاتێ جێبەجێکردن حەتانوکە نوکە تەشکیلە حکومەتێکی نییە وەختێکی نییە بۆ چوونێ تازەنە مەدوێت ئەم چەند پێشنیارێن تازە پێشکەشی حکوومەت هەرێما کوردستانی بکەین هەکێ گوێ خوددانێ gelek baş e heke goya xwe ji nedanê me karê xwe kirî. Yek jî xalên keptîn ber danûstandanê rêkên bedîl bû bi cihekirina madde 140 arîşe û hastengên di rêya çawaniya çareseriya wan ji layê Perlemanê Herêma Kurdistanê û her du hikûmetên Bexda û Herêmê ne. و جێبەجێکردنی مادەی 140 وەک تاکە چارەسەرێک بۆ ئەو ناوچانە پێمان باشە کە ئەو مادەیە جێبەجێ بکرێت چونکە ئەوە تاکە چارەسەرە بەڵام پەرلەمانی کوردستان تەنها کافی نییە بۆ ئەوەی بڕیار بدات بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە زەمینەیەکی گونجاوی دەوێت چ لە حکوومەتی عێراق چ لە پەرلەمانی عێراق چ لە حیزبە سیاسی کوردستانەکان کە هاوکار بن بۆ ئەوەی هاوکاری پەرلەمان و حکوومەت بن تاکو بڕیارێک بدرێت بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە و حکوومەتی عێراقیش دەبێت هەنگاوی بێنێتە پێش بۆ ئەوەی هاوکاری جێبەجێکردنی ئەو مادەیە بێت. مادde 140 di destûrê Iraqê de hatiye bicihkirin. Bi rêya yasayê û destûrî dê çawan ev madde hête cêbecêkirin. دیتنامه دەبێت خاندنێکا دستوری و سیاسی و یاسایی بۆ بێتێکنێ بۆ وان دەبێتنێ بۆندێ کو چارەسەریت بە نەرەتی گۆر دستوری عراقی بێنە داڕشتنێ هەر میکانیزمەکە دەروی دستوری عراقی بۆ ئەوان دەبارە ئەف میکانیزمە نە دروستن نەتەن دروستن و بەلکو پێچەوانەی یاساینە و عقلیەتە هێزی و عقلیەتە خۆفەڕستکردنی خۆسەپاندنا هێزی وان دەبارە ئەفریکە کوبێ کەتوارێک ئەف کەتوارەی مەفرۆزەش لای خەڵکی وان دەبارە بن پێتیڤە سەقامگیریەکە ئاسایشی لێ دەبەری پەیدا بێت پێتیڤە خەڵکی ئاوارە ئەویلکونیکە الأكنجيل هريما كردستان بصورة سد برد خو جور ميكانيزم دستوري عراقي من شر سركني خو بدزينج دستوري عراقي خلق جلك متصي دار ابو عند عراقي اف سمپوزیوما جلای سیاسی میجویی آینی روشنبیری و گهورین دیموگرافی لدورن هاور کفتن بردانستاندنه. سلام بالای دنگ امریکا دوهاک.